Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راسیم خوشحالم که گرامالاتان لویدیویەکی نەدا. ئەم ڤیدیۆی بەشی یەکەمە لە زنجیرەی ئینگلیزی بۆ ئەوانەی کە پەلەیانە. لەم بەشەیە ڤیدیۆکانمان زۆر کورتە بێت و تێیدا هەر جارۆ باسی بابەتێکی جیاواز دەکەین. لە ڤیدیۆ ئەمانە باسی جیاوازی نێوان spend لەگەڵ waste دەکەین. ئەم دوو وشەیە ماناکانیان زۆر لە یەکەوە نزیکە، هەردووکیان لەگەڵ پارە و کات بەکارەهێنرێن. spend بە مانای سەرفکردن یان خەرجکردن یان بەسەربردن دێت و waste بە مانای بەفیڕۆدان دێت. بۆ نمونە ئەڵێین John spends a week in the UK واتە John هەفتەیەک لە بەریتانیا بەسەرەبات. نمونەیەکی تر بۆ spend ئەڵێین She spends a lot of money on clothes. She spends a lot of money on clothes واتە پارێکی زۆر خەرجەکات لە کڕینی جلوبەرگە. واتە spend بە مانای سەرفکردن دێت و مانای spend مانایەکی نێگەتیڤی نییە. بەڵام waste ماناکەی نێگەتیڤە و مانای بەفیڕۆدان دێت. بۆ نمونە ئەڵێین Don't waste your time. Don't waste your time. واتە کاتت بەفیڕۆمەیە. یان نمونەیەکی تر ئەڵێین Don't waste your money on things that you don't need. Don't waste your money on things that you don't need. واتە پارەکەت بەفیڕۆمەیە لە شتانێکە کە پێویستت پێی نییە. واتە waste بە مانای بەفیڕۆدان دێت و مانایەکی نێگەتیڤی هەیە. بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵیشتان نەبوو یەک دیسلایک بکەن و پێم بڵێن چۆن بتوانم ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.